قدامها الفورمات هذا الشيء تعرف كاوزات اخويا استوديك قريب عمرك يفيك تنجيها يعني بوك لكن شلون دنگ دستكاریه که ایفک تکانی یه دنگ برین دنگ زیاد آوا هنی بشتی بیاد یکتا ونمونا بلا ردین هم نویسیم ام دورانا ماوەیەکی زۆرە خولایەکە لەسەر ماکە بڕێک دەورات بکەمەوە بۆ گەنجان و خوێندکارانی هەڵەبجە دەورەکان زیاتر لەبارەی تەکنۆلۆژیاکانی زانیاری سەردەمەوە بە تایبەتی کۆمپیوتەر و بەرنامەکانی کۆمپیوتەرەوە ئەگەر بکرێت زمانەوە وێنەکێشانش خولای ئەم دەورانە تەبەن لەبەرەوەی کە خۆم کەسێکی خانپداویستی تایبەتم زۆر جار هەر لە ماڵەوەم لە ڕێگەی هێڵەکانی ئینتەرنێت و تۆڕە ئینتەرنێتەوە کە ئاشکرایە لای هەمووان کە ئێستا زۆر بە ئاسانی هەموو فێرکاریەکان ئەگاتە هەموو شوێنێک لەبەرەوە من زبانی فارسی و عەربی و ئینگلیزیەکەشم باشە بۆیە لە ڕێگای فێرکاریەکانی ئەو سێ زمانەوە توانیم کۆمەڵی معلوماتی زۆر وەربگرم ئەمەش بۆ هۆکاریەوە یان با بڵێن پاڵمەدی ئەوە بوو کە من لە شاری هەڵەبجە ئەم خولە بکەمەوە بۆ گەنجان و بۆ خوێندکارانی هەڵەبجەوە ئێستا ئێمە وەکو پێویست تقریبەن 9 بۆ 10 بەرنامە کارمان لەسەر کردووە بەرنامەکان بەگشتی فۆرماتە تاریفاتە پارتیشنە و هەموو بەرنامە گشتیەکان بەرنامە دابەزدانی بەرنامە زەروریەکانی کۆمپیوتەرەکە کۆمپیوتەرە بێ ئامادە بکرێ بۆ هەر کارێک هەر کەسێک لە ئێمە کە خاوەنی کۆمپیوتەر بێ وۆرد پاوەرپۆینت ئەکسڵ دواتر ئەدۆب فۆتۆشۆپ پرایمەر ئافتەر ئیفێکت سینەما فۆردی و ئەدۆب ئیلسترەیتۆر ئەوە ئێستا من هەموو جار شتێک دەڵێم قودرەتی ئینسان لە هەموو شتێک زیاترە و بیانوویەک نییە بۆ ئەوەی کە ئێمە دانیشین و وەک ئەوەی کە ئەوترێ بە وشە عامەکە تەمەڵ دانیشین و با بڵێن خۆمان ئێهمال بکەین و گوێ نەدەن ئێستا بەهۆی تەکنۆلۆژیاوە هەموو شتێک هاتوۆتە ماڵەکانمان ئێمە ئەتوانین ئەم هەلا بقۆزنەوە بۆ ئەوەی کە بۆ بوارێکی فێرکاری زۆر باش بەکاری بێنن یعنی بۆ کەسێک بێ ئیشی جوان باوەی نزیکەی 20 ڕۆژە بەشداری لەم دەورەیە بە زیاتر پرۆگرامەکانی کۆمپیوتەرە وەکو ئەم کۆتاییەکەی سەر لە ئافتەر ئیفێکتین پێشتریش ئەدۆب فۆتۆشۆپ و ئەدۆب ئەلسترەیتۆر و ئەدۆب پرایمەر و بەرنامەکانی مایکرۆسۆفت ئەوانەمان خوێندووە سودێکی باشمان لە کۆرسەکە بینیوە لایەن کاگلهۆنەوە کە پێمان وتراوەدەوە لە کۆرسەکان بەپارێ نرخێکی تا ڕادەیەک کەمیان داناوە لەسەری من لەش بەرنامەیانە بەشدار بووم 40,000 لە سەرەتای چوون بۆ قوتابخانە هەستم کرد کە لەگەڵ تێکەڵبوونی با بڵێن قەڵەمبۆیە و ڕەنگ و تێکەڵبوونی بابەتەکانی قوتابخانە حەزم بۆ وێنەکێشان زیاتر ئەچوو تاوەکو بابەتە زانستێکە ئەو کەسانی کە بیریان کردوێتەوە هەمووشمان وای بە جۆرێک هەمومان سەرسوڕمانمان لە ئاستی تەبیعەیە سەرسوڕمانێکی زۆرە لەبەر ئەوە هەر یەکەمان هەوڵەدا کە سەرسوڕمانی خۆی دەربڕێ بەرامبەر بە تەبیعە و بە پێگاتەکان و بە ڕەنگەکانی ناو تەبیعە پرۆژەی توانەسازی لاوان بۆ شاری هەڵەبجە ئەتوانی ئەو پرۆژەیە بە هاوکاری ڕێکخراوی کەلتوری سیاچەمانە بەری بەڕێ بۆ بەرنامانەی کە خۆت داناوە خۆشبەختان لەوەن بە قسەی کردینەوەی کە ڕێگر بوو لە بەردەمی ئێمە لەگەڵ چەند لایەنێک و خودی وەزیری کاروباری کۆمەڵایەتی بە وەکالەت دووجار نووسراوی ڕسمە ناوەتێک کە پێداویستەکانی لەوەن دابین بکەن نەیتوانی دابینی من پێشتر ئیشێک کرد چەند پێشنگایەکی کردوێتەوە چەندین بەرنامەی هەبوو گرفتانە گرفتی سەرەکی لۆن کەسی کێوێت لە ماڵەوە تا بخاتە سەر عەرەبانەکەی و ڕێگەی لۆنیش تقریبی تەسەوڕەکەم 2 کیلۆمەتر 3 کیلۆمەترێک دوور بێت لۆن بەو گەرمایە کە لە ماڵیەتە دەرەوە ئەوە گرفتی سەرەکی لۆنە دواتریش نەبوونی بودجەیە یا نەبوونی پێداویستەکانی لۆن کە ئامێری تەلەڤیزیۆنێکی گەورە و داتاشۆیە و ئامێری فێنەکەرەوەی ئەمانە گرفتن لە بەردەم ژیانی ڕۆژانەی لۆنە ئەوەی کە پێمان کراوێت لە ڕێم ڕێکخراوەیەوە نووسراوێکی ڕەسمیمانەوە بە وەزیری کاروباری کۆمەڵایەتی تا ئێستاش جوابی ناوینێتەوە
نووسراکە بۆ پێداویستیانە یەکێک دوانزە خاڵەوەیەکیان سەرکترین خاڵەوە بۆ کە کارمەندێک هیچ نەبێت مۆزەفێک دابنێت بۆ لەوان کە ڕۆژانە کوێ پێ بکە لەسەر کارباری کۆمەڵاتی چون لەوان ئەگەر هەر هەموو کورد قەرزاری لەوان نەبێ ئەم شاری هەڵەبجەیە زۆر قەرزاری لەوانە